وەرزی پێگەیشتنی ترێ لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. چەندین جۆری تری جیاواز هەیە، لەوانە تری ڕەش و تری کشمیشی و تری سوور. لە نێو ئەم کێڵگەیەشدا لە سەید سادق 6 جۆری دیکەی تری جیاواز پەرە بە چاندنیان دەدرێت. ئێمە ئەم جۆرە تریانە 6 جۆرن، بڵین 10 جۆرمان هێنا 6 جۆریان نەجاحەتێنە لە ناو شارە زوورا بۆم کەش و هەوا و گەرمایە. ئەمە جۆرێکیانە ناوکی نییە لە ئەرمینیا هێناومانە، 2 ساڵە ناشتومانە، بڵین بە قەڵەم هێناومانە ساڵ یەکەم ناشتومانە، ئەمە بەری ساڵی دووهەمیەتی ناوکی تیانێ و بڵێن ئێستا پێگا. تایبەتمەندی ئەم ترێ ئەوەیە یەک بەرناداوەکو ترێکان تر بە خێوی بکە. بۆ نمونە ئێستا ئەم ترێیە ئەوەی ڕەشی کردووە، ئەوە ڕەشە، ئەمە سوورە، هێشتا تازە بەرەو پێگەیشت نەچێت. پارەکە تا 22 ترێ پێوە بوو، تا 22 ترێ پێوە بوو، دنکەکەیشی زۆر گەورەکە، بۆڵەکانیشی تا 2 کیلۆنی و تا 3 کیلۆ دەرەچێ. ئەمە لە ناو ئەم گەرمای شارە زوورەیە زۆر نەجاحەتێکی باشی هێناوە. ئێمە بیرکردنەوەوان بۆ ئەم ترێ ئەوە بوو کە بۆ نمونە جێگرە زیاتر پەرە بدەین بە شتێک کە نەهات بێ. ئێمە بە سەفەرێکمانە بۆ ئەرمینیا کە کاتێ سەفەرمان کرد گەشتمان کرد و ئەوانە شوێنەکانمان بینی، ئەم تریانم بینی، منش بوو بە خولیایەکم کە ئەمە لە کوردستانە پەرەی پێ بەم و بۆ ئەوەی هەم خۆم هەم خەڵکی سوودی لە بینەم بێ بە سەرچاوێکی داهات و پارە بۆ خەڵکی. هیچ قەڵەمێکیان لە 50 دانە زیاتر نەبوو ئێمە دەستمان پێ کردووە و ئێستایش ئەم باخە زیاتر لە 3000 نەمامی دایکانەی تایە و ئەتوانین بۆ ساڵی ئایندە نزیکەی 40,000 قەڵەم زیامانە بێ بۆ ئەوەی بخینە بازاڕەوە. ئەمایان ئەرمینیە، لە ئەرمینیا هێناومانە، ناوکی تایە. ئەمەی کەیان هەر لە ئەرمینیا هێناومانە، ناوکی تیان نییە، شتێکی ناوازەیە کە ئێستا پێ ئەگەن بۆ بازار. ئەمەشیان جۆرێکی کشمیشیە، کەم جۆرە کشمیشیە جیاوازە لە جۆرەکانی تر، بڵین زۆر بەرێکی زۆر ئەگرێت و دنکەکەیشی گەورەترە بێ. ئەمەمان لە تورکیا هێناوە، لە تورکیا هێناوە. ئەمەش هیچ سینە، ئەمە یاقوتی درێژە بڵین ئەم ترێ و لەگەڵ ئەم کەشەیشا گونجاوە. ئەم ترەی کەشمان ئەمە ڕەشی بێناوکە، ئەمەشە لە ئەرمینیا هێناومانە.